دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستانم لە سمارت ترێدەرەوە گەڕامەوەلاتان شیکاری بۆ هەفتەی سێمی مانجی دەی ساڵی 2023 دەکەین. سەرەتا باسێک لە ئاڵتون بکەین کە ڕۆژی هەینی هەفتەی ڕابردوو بینیمان کە بەرزبوونێکی زۆر گەورە و بەرفراوانی بەخۆوە بینی. جگەلەوەی کە لە سەرەتایکردنەوەی بازار لە ئاستی 1832 گاپ دروست بوو کە لە تریدینگ ڤیو لێرەدا دیار نییە، توانی بەردەوامی زیاتر بدات بە ڕۆتی ئەم بەرزبوونەوەی کە ئێستا دەیبینین. ئەویش هۆکار و پاڵنەرە سەرەکیەکەی دروستبوونی ئەم گرژی و ئاڵۆزەی نێوان جەنگی ئیسرائیل و فەڵەستینە کە وەک دەبینین زۆر کاریگەری هەیە لەسەر جوڵەی ئاڵتون بە تەنها نەک بازار بەگشتی. ئێمە بینیمان کە تەنها بە کاندڵێکی یەک ڕۆژی لە ئاستی 1860 توانی بباتە ئاستی 1932 کە بازار لەوێ داخراوە. بەڕێزان ئەم جوڵەیە مەترسی و دڵە ڕاوکێکی زۆری خسۆتە دڵی بازرگانانەوە، چونکە بەڕاستی پێشبینی نەکراو بوو و ئەم بەرزبوونە گەورە و فراوانە لە چەند ڕۆژێکی کەمە پێچەوانەی تەواوی یاسا و تەکنیکە بەهێزەکانی شیکاری بوو. واتە بە هیچ یاسا و تەکنیکێک ئەم ئاماژەیە نییە کە بە یەک کاندڵ زیاتر لە 500 پیپ بەرزبوونەوە تۆمارکە. و لەگەڵ ئەوەشدا دەبینین کە ئیندێکسی دۆلاریش ئەم بەرزبوونەی تۆمار کردووە. بۆیە بەڕاستی ئەمەی کە ئێستا لە ئاڵتون ڕوودات حاڵەتێکی زۆر شاز و تایبەتە و ماوەیەکی کەمیش دەخایەنێت. من پێم وانیە تا ماوەیەکی زۆر بم سیناوێ بەردەوام بێت. لە کاتێکا دۆلار بەهێزە و ئاڵتونیش بەهێزە. ئەگەر دیقەت بدەین بەهێزی دۆلار بووە هۆی دابەزینی پاوەند دووبارە، هەروەها یۆرۆ، یعنی بە تەواوەتی بەرزبوونەوەی ئیندێکس کاریگەری هەبوو لەسەر دژەکانی دۆلار جگە لە ئاڵتون. بۆیە ئەمە سیناریۆیەکی دروستکراوە بۆ دروستکردنی ترس و دڵە ڕاوکێ و نەبوونی متمانەی زۆرە بە ئاڵتون کە ئێستا وەک دەبینین زۆرێک لە بازرگانان تێکەوتووە. بۆ ئەم هەفتەیە ئێمە زۆرێکمان هەیە. تەبان ئێستا هیچ منتیقە و ناوچەیەک نەماوە لە پێشی ئاڵتون جگە لەم ترێندە بەهێزە کە ترێندێکی یەک ڕۆژیە بزەبت بازار لەسەر ئەو ترێندە داخراوە کە احتیمالی هەیە جارێکی تر دابەزینی پێ بکاتەوە بۆ خوارەوەتە شادوی کاندڵێکی یەک ڕۆژی پێ دروست کات بۆ گرانەوە بۆ 1914 کە تارگێتی یەکەمە. بەڵام ئەگەر کاندڵی تازە یەک ڕۆژی بکرێتەوە و یابان بڵێ بازار جارێکی دیکە بەگاب بکرێتەوە کە وەکو ئەگەر احتیمالە هەیە بۆم هەفتێش ئەم زۆنەمان هەیە کە لە 1944 دەست پێ دەکات بۆ 1954 تا 55 کە ڕەنگە ئاڵتون بە خێرایەکی زۆر خۆی بگەنێت ئەم زۆنە پاشان لێرە دەستکات بە دابەزین. یەکەم تارگێتی دابەزین لەم زۆنەوە لە زۆنی 1944 بۆ 1955 گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 1914. ئێمە تارگێتێکی دیکەشمان دەستنیشان کردووە کە لێرەدا وەک دیارە لە ئاستی 1885 بەڵام دوورە و پێویستی بەوەیە کە ئاساییبوونەوەی دۆخی ئێستای نێوان ئیسرائیل و فەڵەستین بە تەواوەتی باز بکرێ و دەرکەوێت. ئەو کاتە ڕەنگە ئاڵتون ئەم هێزە خێرا و لە ناکاوە وەربگرێ و بتوانم بگاتە تارگێتی دووەم. ئێمە تەنها تارگێتی یەکەممان داناوە کە ئاستی 1914 ڕەنگە لەم زۆنەوە پێ بگات. لەبەرەوەی کە گرژی و ئاڵۆزیەکان تا ئێستاش بەردەوامن لە نێوان ئیسرائیل و فەڵەستین، ئەگەری ئەوە شەیە کە ئەم زۆنە بە فلاشێک بشکێت بەرەوسەرەوە یان با بڵێن فەیکە ئاوتێک بکات کە ناتوانین بەڕاستی مەودای فەیکەکە دەستنیشانکەین پاشان دەستکاتەوە بەدابەزین. بەڵام لە دوای شکاندنی ئەم ترێندە بەهێزترین ناوچە و منتیقە بۆ دابەزینەوەی ئاڵتون ئەم زۆنەیە کە لە 1944 بۆ 1955 دەست پێ دەکات. و ئەم بارودۆخی کە ئێستا هەیە ئاڵتون و دۆلار بێکەوە بەرزبوونەتەوە سیناریۆیەکی کاتیە. ناتوانین بڵێن فلان ڕۆژیان لە ئەم کاتە دیاریکراوەدا نامێنێ و جارێکی دیکە بەهێزی دۆلار بێتەوە هۆی دابەزینی ئاڵتون، بەڵام پێم وانیە ماوەیەکی زۆر درێژە بکێشێت. شیکاری دوومان لەسەر یۆرۆ بەرامبەر بە دۆلار
ئێمە پێشترم زۆنمان دەستنیشان کرد بوو کاتە نرخ خاتەوە خوار ئێرە و تێستی کردەوە و تارگێتی یەکەمی دابەزین کە ئاستی 46 بوو لە شیکاریەکانی ڕابردوودا پێکای جارێکی دیکە لێرە بەرزبوونی کرد گەڕایەوە زۆنەکە ئێستا دەبینین دووبار هاتۆتەوە خوارەوە ئاستی 46 واتە 1.046 بۆ یۆرۆ ئاستێکی پاڵپشتی زۆر باش و بەهێز بوو و توانی جارێکی دیکە نرخ بگەڕێتەوە 1.063 بەڵام ئێستا کە نرخ گەڕاوەتەوە ئێرە ئەگەری شکاندنی ئەم ناوچەیە هەیە کە زۆنێکی بچووکمان دەستنیشان کردووە لە 1.047 بۆ 1.044 لە دوای شکاندنی ئەم ناوچەیە و داخستنەوەی کاندڵێکی یەک ڕۆژی لە خوار 44ەوە یۆرۆ بەردەوامی زیاترەدات بە ڕۆتی دابەزین و خۆی دەگەێنێتە تارگێتی دووەمی شیکاریەکانی هەفتی ڕابردوومان کە بۆ دابەزینی یۆرۆ دەستنیشانمان کردبوو لە ئاستی 1.024 واتە لە دوای شکاندنی زۆنەکە بە کاندڵێکی تەواو پڕی دەیلی واتە یەک ڕۆژی سینارەکانی دابەزین هێزێکی نوێ وەردەگرن و دەتوانن بیگەن لە ئاستی 1.024 شیکاری سێمان لەسەر پاوەند تقریبا پاوەندیش بەرامبەر بە یۆرۆ هەمان سیناریوەیە بەڵام ئەو ماوەیەکی زیاتری ماوەمگاتەوە بە زۆنەکە ئەمە زۆنێکمان دەستنیشان کردووە لە ئاستی 1.2063 هەروەها 1.2037 کاتێک کە نرخ دەگەڕێتەوە ئەم ناوچەیە ئەگەری ئەوە هەیە کە تۆزێک تاخیرێکا یاخود سیناریویەکی بەرزبوون چالاکات بەڵام زیاتر ئەگەرەکانی شکاندن هەیە بۆ ئەم زۆنە تا ئێستا بەپی سیناریو جوڵەکانی بازار لە دوای شکاندنی زۆنەکە و داخستنی کاندڵێکی دەیلی تارگێتی یەکەمی دابەزینی پاوەند ئاستی 1.1955 دەبێت هەروەها تارگێتی دووەمی دابەزینی زیاتر دەبینێت بەرەو ئاستی 1.851 چونکە من پێم وایە ئیندێکسی دۆلار ئەم هێزی بەرزبوونەی کە وەری گرتووە بەردەوامی زیاتر بکێشێ و بتوانێت خۆی بگەنێتە نزیک ئاستەکانی 108 ئەم بەرزبوونەوەی دۆلاریش بە تایبەتی لە دوایی کە بینیمان داتای هەڵاوسان بە نەگۆڕیمە واتە ڕێژی هەڵاوسان نەبەرز بوو بۆ نەداڕەزی بوو ئەمەش ئەگەرەکانی ئەوە دروست دەکات کە بانکی ناوەندی ئەمریکات لە دانیشتنی ئەم جارەدا بڕیار لەسەر زیادکردنی سوی بانکی بدەن کە ئەمەش دووبارە دەبێتەوە هۆی بەهێزی زیاتری دۆلار هیوادارم ئەم بەهێزیە زیاتری دۆلاریش ئاڵتونیش لەم بەرزبوونە ڕابگرێ و جارێکی دیکە بێنێتەوە خوارە شکاری خوێندنەوەکان بۆم هەفتەیە بەم شێوازە بوون هیوادارم ببێتە مای سود و قازانج بۆ هەموو لایەکتان هەر دەرفەت و سیناریوێکی جوان هەبێت بۆ داخەڵبوون و تۆزێک دۆخی بازار ئاسایی بێتەوە بە دڵنیاییەوە لە بیرتان ناکەم و لە گروپەکانی سمارت ترێدەر لە تەلێگرام لەگەڵتان دەبم بەردەوام بۆ پێدانی هەر ڕێنمایی و زانیاریەک و ئەگەر ئیشەڵڵا دەرفەتێکی باش و گونجاو دروست بێت دەیکەنە سیگناڵ و لەوێ دەیخەمە خزمەتان هەر لە خێر و خۆشیدا بن سەرکەوتوو بن